ساعات دەی شەو تەلەفۆنمان بۆ کرا بەمەبەستی خوشەکەم بچێت کرێخانۆکە بەرێ بۆ سەحەبخانۆکە ئیتر چوو بوو کرێکە بعد دەستی چوو بۆ سەریشەوە هات بۆ خوارە لەو کاتەیە پەلاماریا بوو بە سیارە وتی سیارێکی جامڕۆژ بووە ئیتر سەحەبخانۆکەمان فریای کەوت بۆیش بێوەژنێکی بەتەمەنە بەزەر چۆنێ بێ هەر فریای کەوت بیسپی بیفڕێنێ کە ئەوەی نەیتوانی بوو بیفڕێنێ پەلاماریا بوو بە چەقۆی یاوە لە لاکەلەکەی چوار چەقۆی یاوە لە پشتی بە شەرتێک ئەمە دوو نیشان ماوە لە دادگا کە جیابنەوە ئەمەی باڵە دوو دانیشتنیان ماوە پێشترەوەیە کە نەگونجان ئەم کوڕە سوکایەتی پێ ئەکات تەسویری ژنی ئەکات لە ناو مۆبایلێ هەڵەیگرێت پیا و تەسویری ژنی ئەکات هەڵیگرێت بۆ چمە بەستێت ئەڵە هەڕەشەی پێکاڵە بێ بچی پارەم بۆ بینی لای کە سوکارێ کاممان بەهەبوو نەزانێت داوای پارەمان لێ ئەکات هەموو ڕۆژێ ژیانی هەڕەشە بوو تەلەفۆنی بۆ ئەکردن و بوو دۆزمەوە ئەەکەم ئەمە ئەەکەم ئێمە ژەمانوت تۆ مەچۆ دەرەوە خۆمان مەسرف دەکەین خۆمان بەدزێوە ئەچین بۆ لای خۆ لە پێناوی من لێ ناترسێن بەڵام ئەوان دایک و کچێکن من ژنی کەسێکی ترم خۆ کێشەی ئەو ناکەم بە کێشە عیلەکەی خۆم فەتح سەدری بۆ کراوە لاکەلەکەی تقریبان 4-5 زیاترە چاوەکە ینی بڵێم لە 5-5 قوڵتر بووە بۆیە فەتح سەدری بۆ کرا پشتی 4 چەقۆی پێوەیە وەرن تەسویری کەن من هیچ درۆیەک یعنی هیچ شتێک ناڵم کە درۆی پێوەم لە بەرەوەی نوێش ئەەکەم تقریبان 6-7 چەقۆ بە گوێیەتی گوێی 5-6 کرد بووە ئەمڕۆ جوانکاری بۆ کراوە پەناگوێی هەر هەڵتڵی شاوە سەرسەنگی چاقۆکە عنی باش بۆ کە قوڵ نەبووە هاتۆکە بیا لە دڵی یعنی تر چیتر ماوە چەقۆیەکیش بە قۆڵێوەتی ئێستا بۆی دوراوەتەوە تۆتە ماڵمان ئەڵێن خوشکمان چ عیبەڵێ هیچ عیبی نییە ئەڵم خوشکی من ئەڕۆیتەوە ئەڵێ ناڕۆم ئەم کە سەوام لێ ئەکا ئەی من خۆی تر کە نەچێتەوە بۆ لای چی بکەم ناتوانێ بژی لەگەڵ نەخۆشە هەموو ژیانی لایەن و کوشتن و بڕین بێ ئینسان تا چەند بەرگە بگرێت کە پارێزەرتان بۆ ئەم کەیسە گرتووە و پارێزەرەکەیشی خۆی ئەکات نەمانی زۆر باشە ئەم کوڕە ئەڵێ من لێی جیابمەوە ئەم کوڕە دەمێ داوای پارەکە دەمێ ئەڵێ ئەی کوژم دەمێ ئەڵێ کە سوکاری وسە دوێنێ خوشکم لە عملیاتە بۆ تەلەفۆنەکە بۆ زاواکەم بزانێت چی لە ئێواکەم تۆزێکەیەکە یەکەواتان لێکم ڕووداوەش هەڕەشەی بەڵێ